25مین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت. 25مین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت تایبەتە بە نەشتەرگەری گرێیکیسی گوێی ناوەڕاست کۆلیستیاتۆما Different Surgical Approaches لەم بۆنە زانستیەدا بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و شارەزای بوارەکە بە شێوەیەکی ورد باز لە تازەترین توێژینەوەکان لەسەر بابەتەکە دەخرێتە ڕوو. گفتوگۆیەکی چڕ و هەمەلانەی لەسەر ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی هەر یەکە لە پرۆفیسۆر دکتۆر ستیڤانۆ دیگەرلامۆ پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوت و گوێ سەر و مەل نەشتەرگەری ژێر کاسەی سەر. دکتۆر پراهلادا پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوت و گوێ سەر و مەل و نەشتەرگەری ژێر کاسەی سەر. یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر سەلاح محەممەد پسپۆڕی تیشک و سۆنەر. یاریدەدەری پرۆفیسۆر دکتۆر پدران بەرخی پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوت و گوێ نەشتەرگەری سەر و مەل. دکتۆر گۆران لەتیف عۆمەر پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوت و گوێ نەشتەرگەری سەر و مەل و نەشتەرگەری ژێرکاسەی سەر. دکتۆر جۆسێپ دی دۆناتوو پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوت و گوێ سەر و مەل و نەشتەرگەری ژێرکاسەی سەر. دکتۆر سەروەت تۆفیق سان ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ. دکتۆر مەریوان لەتیف فەتاح پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ. دکتۆر بەفرین غەفوور مەجید پسپۆڕی قورگ و لوت و گوێ. بەروەری حوتی 11 2024 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8:30 خولەکی سەرلەبەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت نهۆمی 15 بەشداریکردن بێ بەرامبەرە ناوتۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت.